بناوي خواي قوري الشافي الفتاح لكل عمل الخير. خزمەتە پزیشکانی مهرەبانی چەندین سنتەراتی دەکەین کە لە کوردستان کە لە هەولێرێ نییە هەتا ئێستا کە نییە. یەک لەوانە بە تەماینە سنتەری سەرەتانی سائب گەیلانی ئەلئەورام ئەوانەی کە تووشی سەرەتان دەبن زۆر گوناحە لە مجتەمەعیما. بڕۆ فرانکە جێی فەحسی بکە، بڕۆ فرانکە جێی ئەشعەی بگرە، بڕۆ فرانکە جێی عملیاتی بکە، بڕۆ فرانکە جێی ئەوها بکە. بەڵام لە مهرەبانی کە سنتەری ئەورام دروست کرا هەموو ئیشەکانی لۆ ئاسان دەکرێت بە پارەی کەم دەعمی ئەو کابرای دەکەن کە تووشی سەرەتانی بووە. سەرەتانی ئەورام دروست دەکەین کۆمەڵێک دکتۆری دینداری پاشی زیرەکی خاوەن شەهادەی بەرز دەستێنە ناو دەستم نایە. دەمانەوێت سنتەرێکی بکەینەوە لە بۆ باریاتریک سێرجەری ئەوانەی کە قەڵەون، ئەوانەی کە ژیانیان وەڕز بووینە لە ژانی خۆیان، کە عملیاتی مەعیدەی بکەین کە دیسانە کە مەجموعەک دکتۆرین بە مەجموع ئیش دەکەین، بە کۆمەڵ ئیش دەکەین، چونکە ئینسان ئەگەر بە کۆمەڵی ئیش کرد دەتوانی گۆڕانکاری گەورە بکاتن. هەروەها نەخۆشەکانی کۆمی دەکەین، ئەوانەی کە تووشی ناسووری ناکۆمی بن ئەوان تێم دەگەن دەزانن چەند ناخۆشە، هەر عملیات دەکە و دووبارە دەبیتەوە عیلاجی پێ ناکرێت. چەندان کەس دەچیتە هیند و دەچیتە ئێران و دەچیتە تورکیای پارەکی زۆری دەچیتن. ئەمە لێرکوانە دەمانەوێتن نەخۆشەکانی کۆم عیلاج بکەین. ئەمە لێرکوانە دەمانەوێتن ساڵەکی ویلادەی دروست بکەین کە لەو ئافرەتەی بەردەرکەی و مخەدیرەکەی و دکتۆرەکەی و مساعد جەراح و مساعد مخەدیر و مامانەکەی و هەر هەمویان ئافرەت بن. وبأنواع طريقي ولادي بكن طريقي ناو آوي هي طريقي بنزي بشتي هي بنزي عام هي ولادي طبيعي هي يعني أو خش كان من دنيا ذا كينوا إيرا شوينك دبيتن زور تدا مرتاح ببي كومالك دكتوري من ضالاني آفراد دكتوري آفراد هاتينا قوتين أما لقرتين يعني أما طواب شيء ذا كين ئەمەش پێویستمان بۆ کە زەکاتی علممان بدەین. کو دەورەمەندەکە پێویستی بۆی هەیە کە زەکاتی پارەی بداتن، خۆ دکتۆرەکەش دەبی زەکاتی علمی بداتن. کۆمەڵێک دکتۆر کلێسناعی دەکەینەوە لێرکوانە بەشی نازووری دەکەینەوە، مەجموعەک دکتۆرەکان پێش ئیفتتاحی خەستەخانەی ئیعلان دەکەین. لێرکوانە نزیکەی 20 ئیستشارەت دەکرێتەوە، عیلاج طەبیعی دەکەینەوە، هەتاوەکو ئێستا دەچێ عیلاج طەبیعی 20,000 دینارە. فەقیر پێی ناکرێت دە ڕۆژان بچی عیلاج طەبیعی بکاتن. ئەمە لێرە ڕاقیترین جیهازی دەینم جلسەی هەوڵ دەدەم سعرەکەی بە 5,000 لە بۆی بکەم وەبی فەقیریش ئیسفادە لە عیلاج طەبیعی بکە. تا ئێستا بەس دەورەمەند ئیسفادە لە عیلاج طەبیعی دەکە لە وڵاتی من. بەشی ددانی دەکەمەوە، بەشی ددانی منداڵان دەکەمەوە، 5 مەقعەدی ددانمان دانایە، جەراحی شەویلاکمان دانایە، هەتاوەکو ئێستا کە بەس دەورەمەندەکان ئیسفادە لە دکتۆری دانی دەکەن بە ئەندازەی پێویست، چونکە ئەوەی ددانی قەتع عەسەبی و جسری بوێتن ناتانی 4 وەرەقە 5 وەرەقەی لە دانی بدا. دەرێ دکتۆر زەحمەت نەبی لۆم دەرینە ئەوە 25,000 دینار و خوا عافیز ئەوە بە من ناکرێتن. بەڵام ئەگەر زانی شوێنێک هەیە یارمەتی دەدا دەستی دەگری ددانەکانی لۆچا دەکەینەوە. ئەمە دەمانەوێتن شتی زۆر گەورەی زۆر نەوعی بکەین. ودەمانەوێتن ئەطفال ئەنابیبی دروست بکەین. چەندین عائیلە هەیە کە ژین کوڕ و گەنجەکن ناتانن پێکەوە بن. خۆشەویستە میهرەبانی زۆر مهمە. میهرەبانی دەوێت شتی زۆر نەوعی بکاتن. تەوارێکی 24 ساعەتی دادەنێم. یەکێک لێرکوانەیە کە مدیری ئەشیعە و سۆنەری خەستەخانەی میهرەبان کتمە ڕئیس قسم گوتی ئەمن یەک جیهازی سۆنەری بە خێری بابم دەینمە ئێرکوانە یەک درەم نادێخمە ناو پشتی خێریەکەی واستعدادم هەیە ئەمە تقریبا 5,000 لە بۆتان بخینمەوە کە ئەو کەسێ مامۆستای جامعەیە کە خاوەن ئەزمونەکی زۆری هەیە گوتی تەواو ئەوی شێ باشە ئەو پارەیە کە بتانی خزمەتی پێ بکەیت ئەو شەهادەیە کە بتانی خزمەتی پێ بکەیت ئەگەر نە هەنەدبی باشترە هەمووی ماروێرانیە لە بۆ ئینسانی بەرپرسیارەتی من وەکو دکتۆر دلێر ئەلێرکانە دوو پاتی دەکەمەوە و ئەو دا ئەندامێش بە تەفسیل دەزانن ئەمن وەکو دکتۆر دلێر لە بابەتی پارە بەرپرس نیم بەڵام سەرۆکی ئەنجومەنی کارجارم لە ئێستادەوە ئەندامی ئەنجومەنی کارجارم بە هەمیشەیی تەواوی وردبینەکان لە لای من ئەنجام دەدرێت و دەتوانم لێکۆڵینەوەی تێدا بکەم بەڵام خودی خۆم ڕاستە خۆ جێبەجێی ناکەم هیچ پشکێک بە ناوی خۆم و خانەوادەکەم نییە هیچ موچێشم لەو پرۆژەی نییە بەڵام من چاودێرم لەسەر کۆی گشتی پرۆژەکە ئەم کارەشم کردوتە تەنها وەک سەدەقە جاریە بۆ قیامەتی خۆم اللهم فەشهد ئەوە ئەمن ئەو قسەی دەکەم هەتایەکەش موچەم نابیتن و هەر پارەی عملیاتی خەیری لەو سندوقەی میهرەبانی کرا گوتیانەوە عملیاتی دەوێت ئەمن لەو پارێژێک دەرەمی وەرنەگرم هەتا خۆی گەورە ئەو دەستەی دابمێ ئەو هێزەی دابمێ ئەو عەقڵەی دابمێ ئەمن خێرێ دەکەم ئەمە سناعەتێکی دەزانم بە 2 دقەی دەچمە ناو زیجی ئینسانی ئەم لە پارەی بترسێم 3 زمانی دەزانم دنیاک شەهادەم هەیە لە پارەی بترسێم ئەمن ئەو شەهادەکەم ئەمن یەکەم دکتۆری کوردستانم ئیجازەی مەلایەتیم هەیە ئیجازەی مەلایەتەکەی ئەگەر نەمگۆڕی یعنی چ دەمگۆڕیتن دەبی ئەمە بتانین خزمەتێکی نەوعی خەڵکی بکەین میهرەبانی کوردایەتیە ئاوادانکردنەوەی کوردستانە ئێرە زبالە بوو ئەوها خۆری لێکەت بوو میهرەبانی دینداریە
تێگەیشتنی ئینسانێک چ دەرێ قیامەت هەیە خوای گەورە ئەجرم دەداتەوە میهرەبانی ئینسانیەتە میهرەبانی خۆشەویستیە میهرەبانی هیوایە میهرەبانی ئایندەیە خۆشەویستان لێرە کۆتایی بە قسەکانم دەینم ئەوەی پێتان دەکرێت بیکەن چونکە هێشتانە کە هیچمان نەکردیە مەرێ زۆرمان کردیە لە ڕۆژی ئیفتیداعی خەستەخانەی مەهامی من دەست پێ دەکاتن هێشتا هیچمان نەکردیە کو دەستان گرتیمە بەردەوام بن بە دوعاکردن لە بۆ یەکتری بە پارە بە خیبرا بە تەوقیع بە عیلاقات بە هەموو شێوەکمان ئەمە پێش هەموو شتە چی کاکە خەرچی ئەو هەولێرەینە خزمەتی خۆمان دەکەین خزمەتی وڵاتمان دەکەین خزمەتی خوشک و براکانمان دەکەین ئەوجا لە هەر چێن دەربێتن ئەمە خزمەتی دەکەین بەشک و بە ئومێدی خوای گەورە ئەو میهرەبانیە تەواو ببیتن بتانە میهرەبانی لە دهۆچێ بکەینەوە لە سولێمانی بکەینەوە لە هەڵەبجەی بکەینەوە لە ئاکرێ بکەینەوە لە دیانەی بکەینەوە لە سید سادقی بکەینەوە لە خەباتی بکەینەوە بتانی لە ڕانیای بکەینەوە بتانی کەرتی تەندروستی شان بەشانی کەرتی حکومی و کەرتی تایبەتی خزمەتێکی نەوعی بکەین و باشترین پشتیوانیش خوای گەورەیە خوای گەورە لە هەموو لای چ قبوڵ بکاتن